مالیکی سووربوونی لەسەرمانەوە وەکو کاندیدی سەرۆکوەزیران دووپات دەکاتەوە و پەیامی دڵنیایی بۆ ئەمریکا دەنێرێت، بەڵام تا ئێستا بۆچوونی واشنتۆن نەگۆڕە و ڤیتۆی سەر مالیکی هەڵ نەگرتووە. نوێترین پێشهات سەردانی تۆمباراکە بۆ بەغداد کە سەرباری پۆستی باڵیۆزی ئەمریکا لە تورکیا و نێردەی ئەو وڵاتە بۆ سووریا مەلەفی عێراقیشی وەرگرتووە. باراک لە سەردانەکەیدا بۆ بەغداد بە سوودانی ڕاگەیاندووە پێویستە حکوومەتی داهاتووی عێراق لە چوارچەوەی دیدگای ترەمپ بۆ ناوچەکەدا پێک بێت. جەختیشی لە سەرکردایەتێکی کاریگەر کردووەتەوە کە لە ئاست سیاست و پێشخستنی سەقامگیری ناوچەکەدا بێت. پەیامی واشنتۆن بەردەوامیە لەسەر ڕەتکردنەوەی نووری مالیکی. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق دەڵێت بە تۆمباراکی وتووە پێکهێنانی حکوومەتی عێراق پرسێکی تەواو ناوخۆییە، بەڵام عێراق بۆچوونی هاوبەشە نێودەوڵەتیەکانی وەک ئەمریکا لە بەرچاو دەگرێت. سەرەڕای هەوڵەکانی نووری مالیکی بەڵام ئەمریکا لە فشارەکانی بەردەوامە. ئەمەش وای کردووە هاوپەیمانە شیعەکانی مالیکی کە پێشتر بە دەنگێکی بەرز پشتیوانیان لێدەکرد پاشەکشە بکەن. زۆرینەی سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی ئێستا لە پێناو پاراستنی بەرژەوەندی گشتی و دوورخستنەوەی سزاکانی ئەمریکا دەنگیان گۆڕیوە و بە دوای جێگرەوەدا دەگەڕێن. سەرباری هەموو ئەمانە نووری مالیکی ئامادە نییە دەستبەرداری خواستەکەی ببێت. لە هەوڵێکدا بۆ شکاندنی ئەو گەمارۆ نێودەوڵەتیە لە پلاتفۆرمی ئێکس پەیامی دۆستایەتی بۆ ڕۆژئاوا نارد و باسی عێراق و شۆڕشی ئابووری بە هاوبەشی لەگەڵ ئەمریکا و ئەوروپا کرد. تەنیا چەند کاتژمێرێک دواتریش لا دیدارێکدا لەگەڵ فرانس پرێس ڕایگەیاند بە هیچ شێوەیەک لە کاندید بوون بۆ پۆستی سەرۆکوەزیران ناکشێتەوە. مێژووی حکومڕانی مالیکی 2006 بۆ 2014 هێشتا وەک تارماییەک بەسەر پەیوەندیەکانی بەغداد و واشنتۆنەوە دیارە. ئەو قۆناغە بە کشانەوەی بەشێکی زۆری هێزەکانی ئەمریکا و پەرەسەندنی توندوتیژی تایافەگەری و لە دەستدانی بەشێکی زۆری خاک بە داعش کۆتایی هات. ئەو مێژووە وای کردووە کۆشکی سپی مالیکی بە بژاردێکی خراپ و مەترسیدار بۆ بەرژەوەندیەکانی لە قەڵەم بدات. ئەمەش خەریکە خەونی دانیشتنی لەسەر کورسی دەسەڵات دەکاتە خەیاڵ. ئێستا عێراق لە گێژاوێکی سیاسی ئاڵۆزدایە کە تێیدا ململانەی ناوخۆی و فشارە نێودەوڵەتیەکان گەیشتووەتە لووتکە. هەموو ئەمانە هاوکاتە لەگەڵ هەڕەشەکانی ئەمریکا لە ئێران و هێنانی هێزی گەورە بۆ ناوچەکە. سەرکردە شیعەکان لە بەغداد بە دوای چارەسەردا دەگەڕێن و کاتێکی کەمیان لەبەردەستدایە. ئایا دەتوانن لەم گێژاوە دەرچن و عێراقیش لە مەترسی بپارێزن؟